بینەرانی ئازیزی NRT ئەم کاتتان باش. لە دوای ساڵی 2023 تا ڕۆژی ئەمڕۆمان چەندین مەسلەی هەڵپەسێدراو لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم وەکو خۆیان بەبێت چارەسەر ماونەتەوە و بگرە ڕۆژانەش خاڵە ناکۆکەکان زیاتر دەبن. لەوانەش مەسلەی پێشمەرگە و مادەی 140 و یاسای نەوتوغاز و چەندین شتی تریش. هەموو ئەمانەوایان کرد کە ئەمڕۆ کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆکی هەرێم و نوێنەرە کوردەکانی بەغدا بەڕێوە بچێت بۆ تاوتوێکردنی کێشەکان و دانانی ڕێگاچارەی پێویست. هاوکات کۆبوونەوەکە بە دەرکردنی بەیاننامەیەک کۆتایی هات کە دواتر بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕایگەشتی بڵاو دەکرێتەوە. بۆ قسەکردن لە سەر تەوەری ئەمڕۆمان لە شاری هەولێرەوە میوانداری کاک بەختیار سەعیدمان کردووە وەکو چاودێری سیاسی. کاک بەختیار بەخێر بێیت و گەر بکرێت پێمان بڵێت بە بڕوای تۆ کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکی هەرێم لەگەڵ نوێنەرە کوردەکانی بەغدا تا چەند پێویست بوو و تا چەند هاوڕایت کە کورد دوا کەوتووە لە هەڵوێست وەرگرتن بەرامبەر بە بەغدا. زۆر سپاسان ئەەکەم کاکە یادگار. بێگومان دەتوانین ئێمە تیشک خینە سەرەوەی کەوا بەداخەوە ئەم کۆبوونەوانە دەبواە زنجیرەی کۆبوونەوەی پێشوەختی هەبواە. من بۆ خۆم وەک چاودێرێکی سیاسی ئەم کۆبوونەوەیە بە شتێکی باش دەزانم، بەڵام بەداخەوە زۆر لە کاتێکا کراوە دەتوانم بڵێم ئێمە زۆربەی دەستکەوتەکان و ئامانجەکانمان لە بەغدا و لە ئەطرافی ناوچەکە لە دەست داوە و لەبەر ئەوەی کەوا بەداخەوە دەبایە چەندین دانیشتنی زۆر گرنگ کرایەوە قسە لەسەر هەموو ئەو خاڵ و مادانە بکرایە کە کورد تا ئێستا تووشی قەیرانی سیاسی گەورە بووە بە تایبەتی لە بەغدای عێراقی فیدراڵ و ئێستاش کە خۆتان نەزانن و بینەران ئاگادارن کەوا کێشەیەکی زۆر گەورەتر پیلانێکی داڕێژاو هەیە لەلایەن وڵاتانی داگیرکەری سنووری هەرێمی کوردستانەوە. بۆ ئێمە پێم وایە ئەم دانیشتنا لەگەڵ پەرلەمانتارانی کورد هەنگاوێکی باشە، بەڵام ئەم پەرلەمانتارانە خۆیان لە بەغا بوون، یعنی خۆیان ئاگاداری هەموو حەدەس و ڕووداوەکان بوون. پێم وایە تەنها هاتنیان وە کۆبوونیان لەگەڵ بەڕێز جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت ئەوەمان پێ دەبەخشێت کە دەیانەوێت هەڵوێستێکی ڕوونتر و هەڵوێستێکی ڕوونتر و لە بەیاننامەیەکدا شایعیکەن. بەڵێ یەکێک لەو کەسانی کە بڵێن بانگێش کراوە بۆ کۆبوونەوەکە و ئامادە نەبوو دەڵێت دەبوایە پێشتر لەلایەن سەرۆکی هەرێمەوە لایەنەکان بڵێن ئاگادار بکرانێتەوە بۆ ئەوەی چۆن بڵێ ئەجێندایەکی سیاسی پێشوەخت ئامادە بکرایە بۆ ئەوەی لە کۆبوونە و دانیشتەکەی ئەمڕۆدا بڵێن هەڵوێستی باشتر و بڵێن ڕێگاچارەی کێشەکان بە شێوەیەکی جوانتر و ڕێکوپێکتر بخرابایەنە ڕوو تۆ لەو بارەیەوە تا چەند هاوڕایت؟ بە دڵنیاییەوە منیش هەمان ڕاوبۆچوونم هەیە، چونکە بەڕاستی ئەو پەرلەمانتارانەی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە نوێنەرایەتی کوردەکەن هەرێکانی قوارەیەکی سیاسین ڕاستە لیستی ئیتلافە کوردستانەکان یەکگرتو و کۆمەڵی تایە، بەڵام گۆڕانی تیانیە و گۆڕان ڕاستە نوێنەرەکانیان ئامادەبوو، بەڵام بەکۆی گشتی دەبێت ئەمە لەلایەن قوارە سیاسەکان و حیزب و لایەن سیاسەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەندین دانیشتنی زۆر گرنگی لەسەر بکرێت، چونکە لەوانەیە هەندێک خاڵ هەیە ئیتیجای سیاسی ئەوان ڕاز نەبێت لەم حاڵەتەیە، لەوانەیە لایەنەکانی تر بۆچوونی باشتریان هەبێ و بابەتەکە زیاتر دەوڵەمەند کە. من پێم وایە ئەمە جۆرێکە لە هەڵقڕوزاندنی کارەکان، ئەم هەڵقڕوزاندنەش بەڕاستی ئاکامەکانی زۆر باش نابێت، چونکە بەر لە چەند ڕۆژێک لەمە پێش بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ دا شاندێکی دیکە دەچێتە بەغدا کە ئەو شاندەش پێم وایە بەڕێز جەنابی دکتۆر بەرهەمە. من پێم وایە ئەوەش بۆ خۆی جۆرێکە لەو تەناقوزاتی کە هەیە، هەم هاتنەوەی ئەمان و چوونی ئەمان من نازانم بەڕاستی دانێت چی بە بەغدا بڵێن. بەغدا بڕیاری داوە هیچ شتێک کێشەکانی کورد چارەسەر نەکاوە، هەنگاوی ئیجابی نەبێ. هەروەکو جەنابتان لە سەرەتادا ئاماژەتان پێدا ئێمە مادەکانمان زۆر گەورن، مادەی 140 وای لە هاتووە، سەڵاکەی لە بۆ تۆ چلەکەی ماوەتەوە، تەنها چ بۆ کورد ماوەتەوە، سەتەکەی عەرەب بردوێتی، تورکمان بردووانە بەڕاستی. و مەوزوعی پێشمەرگە و ئاخر بڕیاریش مەوزوعی ئەو پرۆژە یاسایی کەوا نەوت و غازێمە کورد لەوە هەر زەرمەندە بە کۆی گشتی سەرکردایەتی سیاسی کورد. من پێم وایە دەزانن ئێستا هەموو ئەو دەستکەوتانە من بە مۆتە قسە ناکەم، بە ڕێژەیی زۆربەی زۆریان لە دەستدا و بەیان نایەتەوە تایم نەک بە بەیاننامێک بە چەند بەیاننامەیەک پێویستە هەڵوێستی جدیتر بێت نەک بە بەیاننامێک. کەواتە تۆ پێت وایە کە بڵین حکوومەتەکەی مالکی تەنگی بە نوێنەرانی کورد و سەرکردایەتی کورد هەڵچنیوە بۆیە کوردەکانیش لە ئێستادا وەکو خۆت وتت جارێک بڕیار دەدەن کە وەفدێک بچێ اینجا وەفدەکە ناچێت پارلەمانتاران و نوێنەرانی کورد لە بەغدا دەگەڕێنەوە بۆی لێرە دانیشتن بکرێ. ئایا ئەمە ئەواگەیەنێ کە سەرکردایەتی کورد درکی بەو مەترسیە کردووە کە لەلایەن بەغداوە بەرامبەریان پەیڕۆ دەکرێت؟ بە دڵنیاییەوە کاکە یادگار دەبێت ئەو حەقەتە بزانین لیستی العێراقیە ئەیاد عەلاوی بەدەست مالیکیەوە گیری خواردووە، عێراقی لیستی عێراقیە تووشی هەراسانی بووە نەک کورد زۆر دەمێکە تووشی هەراسانی بوو و فەشەری هێناوە بەرامبەر بە مالیکی و لیستی دەوڵەتی قانون، ئەوش بەوەی کەوە
باشترین نمونە دەبایە هەم خودی جەنابی بارزانی و هەم نوێنەرانی کورد ئەو حەقەتیان بزانێت بە خودی جەنابی مامجەلا وەک سەر و کەمارەوە ئەو حەقەتیان بزانێت کە دانیشتنەکان بە ناوی مبادرە لە هەولێری پایتەختەوە کرا هیچ ئامانجێکی نەپێکا دەستکەوتەکان زۆر لاواز بوون ئەسڵەن ئەمڕۆ نەمالیکی و ئەمەش خۆی تەختی تێکەیە نەخشەیەکی زۆر گەورەترە لە مالیکی ئێرانی تێدایە و ئەطرافی تری تێدایە بۆیە مالیکی ئەمڕۆ بە ئارەزوو بە هەموو شێوازێک بە بەرەکانی ئەو وەزع دەکا و ئامادەنی هیچ بڕیار بدات. من دوێنێ هەواڵێکی زۆر ناخۆشترم بیست لە کەرکووکە ئێمە نەک مادەی 140 هەموویمان لەدەستداوە دەڵێت وەرگرتنی 150 قوتابی لە کۆلێژی پۆلیس تەنها 3 کورد گیراوەی من لە کەرکووکە ئەمە بەرامبەر بە کورد دەکرێت ئاخۆ لە بەغا وەزعی کورد ئەبێ لە چه حاڵێکا بێ یاوەی لەوەی کە لەوێ ئاگداری وەزعەکەیە. کاک بەختیار ئەمە ئەوە دەگەێنێت کە یەکێک لە خاڵەکانی نۆزدە خاڵەکەی کورد ئەوەندەی نۆزدە خاڵەکە کە داواکاری کورد بوو پێش پێکێنانی حکوومەتی عێراق ئەوەندەی من ئاگدار بم کە هاوسەنگی هەبێت لە هەموو دام و دەستگاکان داواتە بە شێوەیەکی هاوسنگ نەگوکو خۆدوتت لە ژمارەیەکی زۆری پۆلیسیان ئەفسەر کە وەرگیراون تەنها 2 کەس یا 3 کەسیان کوردن. ئایا ئەمە ئەوە گەیەنێ کە لە هەموو لایەنەکانەوە حکوومەتی عێراق بڕیاری داوەکە دژایەتی کورد بکات؟ کاک یادگار دەبێت بینەران ئەمە باش بزانن سەرکردایەتی سیاسی کورد لە یەکەم ڕۆژەوە شکستی هێناوە بەوەی کەوا ئەوەندەی هەوڵانە ئیستحقاقی حیزبی بۆ خۆیان و حیزب و بەرژەوەندی تاکی دەسەڵاتی خۆیان بەدەستبێن هەوڵانە ئیستحقاقی قەومی میلەتێک بپارێزن بەڕاستی یعنی بۆیە ئێستا هەم مالیکی و گەرایەت عەلاویش وایە هەمان وجە نەزەری دەبوو لەبەرەوەی کورد هەمیشە هەوڵی داوە لەوێ وەکو سەرکردایەتی سیاسی کورد 2 حیزب لەوێ باڵا دەستن لەوێ ئەوان کایەکان بەڕێوە دەبن ئەوان هەوڵیان داوە بەرژەوەندی حیزبی خۆیان و بەرژەوەندی خۆیان و شخصی خۆشان بپارێزن بۆیە دەبینیت من چاوەڕێمە کرد هەموو وەزیرەکانی ژێرەبوونایە بەداخەوە بەشێکی پەرلەمانتارەکان مەسئولن لەو حەقیقەتە بەڵام وەزیرەکانمان لەوێ چیان جەنابی مامجەلا سەر کۆمارە. کاک بەختیار کەواتە بەدەر لە قسەکردن لەسەر ئەوەی کە لە ڕابردوودا چی کراوە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا یەکێک لەو بڕیارانەی کە پێگەیشتون ئەوەیە کە وەفدی کورد یاخود شاندی کورد لەگەڵ نوێنەرانی بەغدا دانەنیشێت تا ئەو کاتێک کە ئەوان بڕیار دەدەن داواکاریەکانی کورد جێبەجێ دەکەن. تۆ چۆن دەڕوانیت ئەم هەنگاوە؟ ئەو هەنگاوە هەنگاوێکی زۆر لاوازە لەبەرەوەی تۆ داوام بکەی داوام نەکەی وجودت هەبێ نەبێ ئەوانیشی خۆیان دەکەن و ئەوان ئێستا پێیان خۆشە کە تۆ هیچ هەڵوێستێکن نەبێ ئەوە هەڵوێستە زۆر لاوازە و پێویستە سەرکردایەتی سیاسی کورد هەڵوێستی تونتری هەبێ بەڕاستی دەبێت نەک داوای دانیشتن کە 19 خاڵێکی کاکە یەک خاڵیان بۆ جێبەجێ نەکراوە بەداخەوە دەڵێن سەرکردایەتی سیاسی کورد تازە دەیەوێت فریای ئەوە بکەوێت کە بەکچێنی دۆڕانێتی ئێمە زۆر بەداخەوە دەڵێن ئەو وازیان لە استحقاقی حیزبی بهێنایە زۆر دەمێ بوو ئێمە سەرکەوتنمان بەدەستێ نابوو بەڵام هەتا ئەم دەقەیەش من پێم وایە ئەوەندەی بەدوای استحقاقی حیزبی گەڕاون استحقاقی قەومی نەتەوەیان لەدەست داوە بۆیە من پێم وایە هیچ جیاوازیەک نبینم لە بینی عەرەبەکان سوننە بێ شیعە بێ داخوازی کورد فەرامۆش دەکات. کاک بەختیار تۆ وتت کە نوێنەرانی کورد زۆر شتیان لە بەغدا لەدەست داوە و تازە بەم شێوەیە ناتوان فریای بکەونەوە ئەم بڕیارش لاوازە. مەسەلەیە کە ناوە گوێمان لێ دەبێت ئەوەیە کە بایکۆتی بڵێن کوردەکانی بەغدا کوردە بەرپرسەکانی بەغدا بایکۆتی پارلەمان و حکوومەتی عێراق بکەن. پێت وایە ئەم هەنگاوە هیچ کاریگەریەک دابنێن یاگۆک و خۆت وتت ئەوان هەر بەردەوام دەبن لە ئیشی خۆیان و ئەم هەنگاوە هیچ کاریگەریەکی نابێت؟ من پێم وایە کاکە یادگار ئەم هەنگاوە هەڵوێستەش هیچ کاریگەرێکی نابێت بایکۆتکردن تەنها نابێت پەرلەمان بیکە من پێم وایە دەبێت لە خودی جەنابی مامجەلا سەر و کۆمار سەحب کاتەوە لە بەغابێتەوە بۆ هەرێمی کوردستان هەموو وەزیرەکان هەموو کاربەدەستان ئەوێ بەجێ بەڵن کاکە ئێمە لە وەزارەتی بەرگری عێراقیە تا ئێستا لە 1003 نەک لە 100 ئێمە لە هەموو شتێکا پاشەکشێمان کردو ئێمە بەڕاستی شکستەکانمان ئاشکرایە گەنجێکی ئەم وڵاتە هەستی پێکات دەرکی پێ دەکات خوێنەران و ڕۆشەمیرانی ئەم وڵاتە دەرکیان بۆ واقعە کردو حەقە سەرکردایەتی سیاسی کورد بێتە سەرپێ بە جددی کار لەسەر ئەمە بکە ئەم پیرانە زۆر گەورەترا پێویستە هەڵوێستی سیاسیانی خۆیان دەبڕن هەڵوێستی جددی ئەوەیە سەحب لە هەموو شتێک بکەنەوە بایکۆت لە هەموو کەواتە کاک بەختیار تۆ پێت وایە بەڵێ کاک بەختیار پێت وایە سەحبکردن یاخود کشانەوە لە هەموو شتێک لە بەغدا چەکێکە و هێشتا بەدەستی کوردەکانەوەیە؟ بەڵێ من پێم وایە باشترین چەکەوە ئەمریکیەکانیش ئەوە قبوڵ ناکەن یەنە سەر خات و وڵاتانی تەحالوف لەگەڵ ئەمریکا ئەوە قبوڵ ناکەن کورد سەحب کاتەوە کورد دەگە خۆی بە بچووک نەزانێ کورد
دووەم نەتەوەی لە عێراقا و دەتوانێت زۆر شتکە و کاریگەری زۆری دەبێت و باری ئەمن استقراری عێراق زۆر دەشۆژێت. من تەمە ناکەم خودی جەنابی مامجەلا وەک سەرۆک کۆمار بەڕێز مەسعود بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان بیر لە هەنگاوێکی وا ژیرانە بکەنەوە واز لە بەیاننامە و بەڕاستی کەمپین و ئیمزاکۆکردنەوە بێنن با نەبێ بەڕاستی بە شتێکە من پێم سەیرە عین بەڕاستی جێگەی شۆکە بۆ ئێمە ئەم هەڵوێستانە بەیاننامەیەک چی دەگەیەنێت لە کاتێکدا پەرلەمانتارانی کورد لە بەغا داوام بکەن. بەڵێ کاک بەختیار وەکو لە ڕابردوودا بینیمان نێوانی کورد و مالیکی بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە دەچوو تەنانەت کورد لە زۆر کاتدا بڵین پاڵپشتی لە هەڵوێستەکانی نووری مالیکی کردووە و لە ئێستادا پێچەوانەکە دەبینین هەریەک لە سەرۆکی هەرێم و مالیکی بۆ نمونە لێدوان لە دژی یەکتر دەدەن و بە شێوەیە قسە دەکەن کە لە ڕابردوودا ئەوەمان نەبینی بوو و چاودێرێکی سیاسیش پێی وایە کە کورد سەرکردایەتی کورد هێشتا لە ئەوە تێنەگەشتووە کە سیاست بەرژەوەندیە لەکوێ بەرژەوەندی کۆتایی هات پەیوەندیەکانیش کۆتاییان دێت تۆ ڕاتچێ لەم بارەیەوە. من پێم وایە بە تاکید بە دڵنیاییەوە سیاستکردن فەنی ممکنات و هونەری تێدا و بەڕاستی بەرژەوەندەکانەوە بەدەستێنانی بەرژەوەندەکانە کاتی خۆی ئێمە کە کورد پشتیوانی مالیکی کردووە بوو ئەوەی کە ئەوانیش پشتیوانی جەنابی مامجەلارکەن وەک سەرۆکۆماری تر لێرە ئەبێ بۆستنی تر نابێت تۆ بەبەردەوام پشتیوانی مالیکی کەی مالیکی دژایەتی تۆ کات بەڕاستی ئەمە گەمەیەکی زۆر هەڵەبوو و درێژیان پێدا و لەو دەقەی کە مالیکی بۆتە سەرۆکی حکوومەت جارێکی دیکە ئەو بە هەموو هەنگاوەکانی و ڕاستەخۆ ناڕاستەخۆ دژایەتی سیاسەتی هەرێمی کوردستانی کردووە لە چ لە ناو عێراقا بێت چ لە دەرەوە بێت لە هەموو هەنگاوەکانیدا. کاک بەختیار ئەوەی لە ئێستادا دەبینرێت ئەوەیە کە ململانیەکانی نێوان بڵین ئێتیلافی عێراقیەی عەلاوی و بڵین دەوڵەتی یاسای مالیکی تا دێت چڕتر دەبێتەوە لە بەرامبەردا دەبینین کە کورد و عەلاوی لە یەکتر نزیکتر دەبنەوە و بەڵگەش بۆ ئەمە کۆبوونەوەی سەرۆکی هەرێمە لەگەڵ ئەیاد عەلاویدا. پێت وایە ئەمە کارکردن بێت بە مەبدەئی یاخود پرەنسیپی دوژمنی دوژمنەکەم دۆستمە و تا چەند هاوڕایت کە لە داهاتوودا هاوپەیمانی کورد و مالیکی وا دەکات کە فشار لەسەر حکوومەتەکەی مالیکی دروست بکرێت و بتوانن کە ئەم حکوومەتە بڵین هەڵبۆشێنەوەی لێ بکەن دەست لە کار بکێشێتەوە و متمانی لێوەربگرنەوە. بەتەکی تەروک و جەنابەت فەرموودەوە هەڵوێستێکە دایمەن وتێکی جوانە دوژمنەکەم دۆستمە بۆ کاتێکی پێویست و تەکتیک و استراتیژ لە قۆناغەکاندا بەتەکی دەکرێت ئەمڕۆ کورد لەگەڵ عەلاوی هەڵوێستێکیانە بێ سەحبی سیقا لە حکوومەتەکەی مالیکی کەنەوە بیخەنە بە قەیرانێکی زۆر گەورە کە کاتێک مالیکی ئامادە نییە هیچ شتێک بۆ لیستی دەوڵەت لیستی عێراقیە بکەوە ئامادە نییە بە مادەکان و بڕیارەکان و دەستکەوتەکانی خەڵکی کورد یا بپارێزێت و گەشەی پێ بدا و دژایەتی دەکات پێم وایە کاتی واتۆ کورد دیاری بە کارتەکان کات ئیتر واز لە مجاملە بێنێ واز لە مێز و پرتەقاڵ و مۆز بێنێ و دەبێت بە جدی بێتە ناو ئەم گەمەیەوە لەکوێ دەتوانێت کارتێکی باشتر بەکاربێنێت دەبێت بەکاری بێنێ و شەرمیش نەکا کورد تا ئێستا لە بینی شەرم و شۆک و ترسە گیری خواردو من تێناگەم کورد لە چی دەترسێت تۆ لە 2023 کاکە یادگار لە 2023 کورد نەیتوانێت 1 متر خاکی هەرێمی کوردستان بهێنێتەوە هەمووی بۆ منتیقە جێنابۆکەکان یەک دەستکەوتمان بەدەستێناوە تەنها ئەم لە سەتا حەڤە نەبێتیتر ئەڵێ خێرمان پێکەن کورد دۆڕاوە لە بەغا شکستی هێناوە ناکرێت ئیتر بەڕاستی بەم دانیشتنی جەنابی بارزانی لەگەڵ نوێنەرانی عێراقا بەمە نوێنەرانی کورد لە عێراقدا کۆتایی پێ نایەت دەبێت هەڵوێستی جدیتر و کاتی جدیتر من پێم وایە ئینتیمای تاکی کورد زۆر بەهێزە پشتیوانیان دەکەن ئەگەر ئەوان نەبن بەڵام تا دوور نەکەونەوە لە ئیستحقاقی حیزبی وازە بەرژەوەندی شخصی و حیزبی خوانێنن من پێم وایە هەناوەکان بەرەو ترسناکتر و قەیرانی گەورەتر دەچێت. کەواتە تۆ تا چەند بڵین گەشببینی بە ڕێککەوتنی کورد لەگەڵ ئەیاد عەلاوی و بڵین لیستی العێراقیە هەست دەکەی ئەمە دەستکەوتێکی بۆ کورتیەدا دەبێت؟ من پێم وایە تەنها هەر ئەوەیە ئێمە مالیکی ببووین ببەخشە تەنها ئەوەیە ئێمە دەتوانین مالیکی لە حکومڕانی دوورخینەوە من پێم وایە جارتی ژەوانەیە لەگەڵ سونەکانیشان لەگەڵ عێراقی و عەلاویشە دەکەینە کێشێکی تر لەسەر مادەی سەوچێ چونکە مادەی سەوچێن بەشێکە لە پشتێنەی ئەمنی سونەکان نەک شیعەکان ئەوەی ئێمە داوای دەکەین دەکەوێتە بازنەی هێڵی سونەکان عەرەبی سونە و شۆڤێنەکان و بەرامبەر بە ئێمە لەبەر تووشی کێشە دەبین بەڵام کورد دەبێت هەم تەکتیک بەکاربێنێ هەم استراتیژ بەکاربێنێ تا ئێستا بەداخەوە کورد لە نێوان تەکتیک و استراتیجا گەمەکەی لێ تێکچووە نازانێت چۆن گۆڵ بکات. بەڵێ کاک بەختیار دەمەوێت لەسەر نۆزدە خاڵەکەی کورد هەڵوەستە بکەم و چەند پرسیارێکت لێ بکەم دوای تقریبان دوای نزیکەی 8 مانگ لە بڵین پێکێنانی حکوومەتی عێراق دەبینین حکوومەتەکەی مالیکی کارنامەکەی خۆی ئاراسی پەرلەمان دەکات بە مەبەستی جێگیرکردنی و ئەوانەشی ئاگایان لە کارنامەکەی لە پەرلەمانی عێراق دەڵێن کە هیچ خاڵێکی نۆزدە خاڵەکەی کورد لەو کارنامەیەدا
جێگیر نەکراوە و بڵین باس نەکراوە تۆ چۆن دەڕوانیتە ئەم هەڵوێستەی حکوومەتەکەی مالکی؟ من پەرلەمانتارێکی لیستی هاوپەیمانیم لە ماوەیە بینی پێویستم بەڕاستی ئێمە تووشی شەرمەزارێکی گەورە دەبین ئەو 19 خاڵی کە باسمان کرد و قسەمان لەسەر کرد و ئامادەمان کرد نەک لەلایەن مالیکی و بەڵکو لەلایەن پەرلەمانی عێراقیشەوە و بە هەموو قوارەکان و ئاگادار نین و هیچ قسێکی لەسەر ناکرێت و خۆشمان لاوازن حتا گلەی هەبوو لە ئەدای سەرۆکی فراکسیۆنی هاوپەیمانی و ئیسلافی کوردستانیەکان و لەسەر جیهەی تەنفیز کە لە جەنابی مام جەلال و وەزیرەکان و جێگری سەرۆکوەزیران لەگەڵ ئەوانیشە من پێم وایە بەڕاستی 19 خاڵەکەی ئێستا زۆربەی وەزیرەکانی خۆمان لە بەغابیران چۆتەوە من پێم وایە زۆربەی ئەندام پەرلەمانەکانی خۆمان نازانن خاڵی 17 باسی چیەکە 18 باسی چیەکە 19 باسی چیەکە ئەمەیە کارە ساتەکە پاش 2 ساڵ تازە ئێمە 19 خاڵەکەمان بیرچۆتەوە و ئێستا دەمانوێت بیرمان بکەوێتەوە من پێم وایە عەرەبەکان دەیانەوێت چەند خاڵێکی تر دابمەزێنن بۆ ئەوەی کە لەگەڵان ڕێکەوین ئەویش دەستبەداری کۆمەڵەیە دەستکەوتی ئەساسی مێژووی بین کە خوێنێکی زۆرمان بۆ داوە. کاک بەختیار وەکو دەزانین لە کارنامەکەی نووری مالکیدا مەسەلەی بڵین یاسای نەوت و غاز و سەرژمێری گشتی بە شێوەیەک باسکراوە کە تەواو جیاوازن لەوەی کە لە 19 خاڵەکە باسکراوە پارلەمانتارێکیش دەڵێت دوور و نزیک باسی مادەی 140 نەکراوە. ئایا لە ئێستادا دەبێت بڵین پارلەمانتارانی کورد لە عێراق یاخود نوێنەرانی کورد لە بەغدا چی بکەن هەڵوێستیان چی بێت بە شێوەیەک بۆ ئەوەی کاریگەری دابنێن و کارێکی وا بکەن ئەم کارنامەی نووری مالکی هەموار بکرێتەوە؟ من پێم وایە بەشێکی پەیوەندی بە نوێنەرانی عێراقەوە نوێنەرانی ئێمەی کوردەوەی لە بەغدا ئەوەش بەڕاستی ئەگەر بێتە لانی نیسابی قانونی کە هەر دانیشت و دەنیشی پێنەدەن هەر دۆڕاون دەبێت بایکۆتکەن بەڵام بایکۆتی تەنها پەرلەمانتارانی کورد لە بەغا ناخوا دەبێت لە سەرۆ کۆمارەوە هەتا وەزیرەکان و هەموو کاربەدەستانی ئێمەی کورد لە بەغا دەبێت بایکۆتی هەموو دەسەڵات و پۆستەکانی خۆیان بکەن بۆی کە بەڕاستی ئیتخاڵی حەسم بێت چونکە ناکرێت بەڕاستی ئەمە چاوەڕ یعنی ئێستا فەرمو تازە کورد چەندێکە 2 ساڵە جورئەت ناکە ساڵێکە جورئەت ناکە بڵێ باجێ سوپای ئەمریکی بمێنێتەوە تازە دەڵێ سوپای ئەمریکی زەڕورە بمێنێتەوە کابێ دەزانێت کورد لە قەیرانایە کورد کەوتۆتە قەیرانێکەوە دەیەوێت بە من پێم وایە ئەمریکیەکان هاوپەیمانی کورد نین نابێ خۆمان بخەڵەتێنین ئەمریکیەکان بەرژەوەندەکانی خۆیان دەپارێزن کورد نەیتوانێت لە سایەی ئەمریکیەکانە و لە سایەی ئەم گەمەدا بەرژەوەندی خۆی پارێزێ بۆی دۆڕاوە من پێم وایە تەنها بایکۆتکردن ئاسان شتێکی مهم نییە و بە گرنگی نازان دەبێت بایکۆت لە هەموو ئاستەکانە بکرێ و دەبێت حەسمی ئەوەز چونکە ئەمڕۆ مالکی سلێنایەت علاویەتە سەر حکوم. کاک بەختیار حەقیقەتێکەیە ڕاستیەکەیە کە هیچ کام لە ئێمە ناتوانین ئینکاری بکەین ئەویش باڵادەستی ئەمریکا بەسەر سەرجەم کایە و دەسەڵاتەکانی ناو عێراقدا وەکو دەزانین بڵێن بەرپرسەکانی عێراق بەرپرسە باڵەکانی عێراق بەبێ گەڕانەوە بۆ ئەمریکا ناتوانن بەردێک بجوڵێنن وەکو دەوترێت کەواتە تۆ وەکو خۆشە دوتت ئەمریکا هاوپەیمانی کورد نییە باشە سبەی نێگەر بێت و بە قسەی تۆ وەکو تۆ دەڵی بایکۆتی سەرجەم دام و دەستگاکانی عێراق کرێت سەرجەم بەرپرسە کوردەکان لە بچووکترین بڵین لە نزمترین ئاستەوە تا باڵاترین ئاست بایکۆتی بڵین پۆستەکانی خۆیان بکەن و بەشدار نەبن لەو حکوومەتەی کە لە عێراقدا هەیە ئایا ئەمریکا هەڵوێستی چی دەبێت پێتوانیە کە لە ئێستاشدا بەرپرسانی کورد لە ژێر کاریگەری و فشاری ئەمریکیەکاندا لە بەغدا مابێتنەوە؟ کاگەرگار هەمێمان دێ بزانین ئێمە چەند ساڵێکە ممارەسای سیاسەتێک دەکەین لەگەڵ ئەمریکیەکانە کاتێک دەگاتە خاڵێکی حەسم و کێشەیەکی گەورە دەبێت کورد دەوێت هەڵوێست بێت کاتێکە دەزانی بەرپرسێکی ئەمریکی لە کۆشکی سپیەوە یا لە وەزارەتی خارجیەوە یا لە پەنتاگۆنەوە بە تەلەفۆنێک لەگەڵ چ جەنابی بارزانی چ جەنابی مامجەلال بەما هەوڵیان ناوە ئێمە دەمکوتکەن و دەیانێت دەستکەوتەکانمان بخەنە ئەم وەزعی کە ئێستا تێکەوتین لە زیخاوێکە بۆمان دەرناچێت و من پێم وایە ئەمریکیەکان ئەوە سەرکەوتوونین ئەوە تا لە ئەفغانستان سەرکەوتوو نەبوون لە هیچ وڵاتێکا سەرکەوتوو نین تاوەکو لە وڵاتی ئێمە سەرکەوتوو بن ئەمریکیەکان نەیانتوانێت و پرۆسە دیموکراسی کە دەڵێن کۆپیەکەشی لە عێراقا بچەسپێنن ئەمڕۆ حکومی عێراق حکمێکی شیعەگەراییە ساڵە بەسەر سوننە و بەسەر کورددا کورد دەبێت هەڵوێستێکی جدیانەیە بێ من پێم وایە ئەمریکیەکان ناتوانن هیچ شتێ بکەن چیەکەن کاکە ئێمە 5-6 ملیۆن کەسی لە هەرێمی کوردستان 3 پارێزگا بەدەستەوەیە خەڵک ئامادەیە لەسەر خاکی وڵاتی خۆی با بە کورد ئەمریکا ئێستر وای لاتۆ ئامادە نیە یەک جوندی با بە کورد لەسەر واقعەکە دەیەوێت بە ڕەشۆ و بەرتیل و بە تەلەفۆن و بە هەندێک شت سەرکرداتی سیاسی کورد خافڵکات ئەوە ئەگە سەرکرداتی سیاسی کورد ئەم جارە هەڵە بکە هەڵێکی سیاسیە زۆر دەبێت باجەکەی دەدا لە ڕووی تاریخیەوە چونکە ئێمە تاکەی چاوەڕێکەین مادە لە 58 بێ بە 140 بێ بە 70 ئەمە زۆر کارەساتە
و ئەمریکەکان هەموو شتێکیان پێ ناکرێت و عێراق دەکەوێتە بەرقەیرانی شەڕی ناوخۆ کاتێک ئەوان بایکۆت دەکەن دەبێت کورد ئامادە بێت ڕوبەڕووی هەموو شتێک بێتەوە ئەبێ ئامادە بین ڕوبەڕووی برسێتی بینەوە گرانی بینەوە ڕوبەڕووی هەموو شتێک بینەوە ئامادەشین نابێ ئێمە سازش لەسەر هیچ دەستکەوتێکی سیاسی ئەم وڵاتە بکەین. کاک بەختیار ئەوەی لە ئێستادا دەبینێت ئەوەیە کە بڵین نوێنەرانی هاوپەیمانی کوردستانی لەگەڵ نوێنەرانی بڵین ئۆپۆزیسیۆن مەبەستم لە بزوتنەوەی گۆڕانە دەبینی دایمە لێدوانەکانیان جیاوازە و بە شێوەیە قسە دەکەن کە دژی یەکترە ئەم دەڵێت بۆ منە هەنگاوەکان باشە ئەوڵێ هەنگاوەکان زۆر خراپە ئەم دەڵێ کێشەکان چارەسەر کراون ئەو دەڵێ نەخێرتەنا پەردە پۆشکردنەوە هیچ چارەسەر نەکراوە لە ئێستادا چی پێویستە کە نوێنەرانی کورد بە شێوەیەکی گشتی بیکەن لە بەغدا ئایا پێ دوایە کە دەبێ هاو هەڵوێست بن یاخوتەر بەردەوام بن لەسەرەوەی کە عیب و عاری یەکتر دەربکەن و هاو هەڵوێست نەبن لەم بارەیەوە کاکە یادگارمە پەیوەندی بە دەرخستنی عیب و عارەوە نیە ئەمە قەزەیەکی زۆر سیاسی ئەمە دۆسەیەک و کێشەیەکی سیاسی زۆر گەورەمانەیە ئێمە بەداخەوە تا ئەم ساتە وەختە ماڵی کوردێک نەخراوەتەوە من پێم وایە نوێنەرانی کورد ئەگەر هەموو ڕۆژێ لە بەغا بە لیستی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و پارتی و یەکێتیەوە چاقاوە خۆن مادەم کێشەکانی ناهەولێر و سلێمانی وەکو خۆی ماوەتەوە هیچ شتێک چارەسەر نەکراوە من پێم وایە تا کێشەکان لە لووتکەی سەرکردایەتی سیاسی کوردستان لەلایەن پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو حیزبەکانی ترەوە چارەسەر نەکرێن یەکدەنگیەک کۆدەنگیەک بەیاننامەیەکی زۆر جددی دەرنەچێت و کێشەکان و قەیرانەکانی تا ئەم دقەیە کاکە من قساکەم قەیرانەکانی هەرێمی کوردستان خۆی ماوەتەوە کاکە جەنابی بارزانی 4 بڕیاری دەرکرد لە هەنگاوێکی زۆر باش و مدەستخۆشانەی لێ دەکەم بەڵام تا ئێستا 2 خاڵی جێبەجێکراوە 2 خاڵەکەی تریش کەوتۆتە قەیرانەوە و ئەمە دەبێت جەنابی بارزانی سەرخەت خاڵەکانی تر بڕیارەکانی تر جێبەجێکات تا ماڵی کورد یەک خات تا ماڵی کورد لە کوردستان یەک نەخرێ ئێمە لە بەغا هیچمان پێ ناکرێت کەواتە تۆ هاوڕایت لەگەڵ ئەو پەرلەمانتارە عێراقی دەڵێت کە بڵین مەوقیف وەرگرتنی هەڵوێست وەرگرتنی کوردەکان بەرامبەر بە حکوومەتی عێراق لە ئێستادا بوو ئەوەی کە کێشەکانی ناوخۆ ببەنە دەرەوە بێنن بۆ عێراق بەتاکید من هاوڕام لەسەرەوە و دەیش بێ کاکە بەدەست من نییە من کە کاتێک نوێنەری بزوتنەوەی گۆڕان بم یا یەکێتی بم یا پارتی بم لەوێ من ناتوانم هەموو شتێ بکەم خۆتە زانی بە دەنگدان نییە لەوێ جارێکی دیکە سەرۆکی لیستی ئیتلافە کوردستانەکان کە بەڕێز فواد مەعسوومە هەر شتێ بێ حەسمی کا ژێبەژێر حەسمی دەکات بە تەلەفۆن لەگەڵ جەنابی بارزانی و جەنابی مامچەلا حەسمی دەکات و خەڵکی تر ئاگادار نییە وەیە بزوتنەوەی گۆڕان حەقێتی لەوێ هەرچی شتێک هەیە بیخاتە ڕوو بۆ ئەوەی کە جارێکی سەرکردایەتی سیاسی کورد بگەڕێنەوە لە هەرێمی کوردستان کێشەکان چاسە من تەمەنا دەکەم وازە و بەیاننامە بێنن کە ئەمڕۆ دەریان کردو بێن بەیاننامەیەک دەرکەن و میساقێکی شەرەفی نیشتیمانی لە هەرێمی کوردستان بەڵام بە جێبەجێکردنی بڕیار و خاڵەکان و بۆ ئەوەی کە بەڕاستی بەڵانسەکە لە هەرێمی کوردستان ڕابگیرێ من پێم وایە لێرا دەتوانی سەرگا باشترین سەرکەوتن باشترین دەستکەوت بەدەستێنی. بەڵێ کاک بەختیار دوا پرسیارم پارلەمانتارێکی گۆڕان دەڵێت هۆکاری سەرەکی سەردانە چاوەڕوان کراوەکەی وەفدی کورد بۆ بەغداوەکو دەزانین پێشتر بڕیار بوو وەفدێکی کورد بە سەرۆکایەتی سەرۆکی حکومەت سەردانی بەغدا بکات بەڵام ئەم سەردانە داخرا ئەم پارلەمانتارە دەڵێت سەردانی سەرەکی بڵین ئەم سەردانەی نوێنەرانی کورد یاخود وەفدەکەی کورد بۆ بەغدا مەسەلەی یاسای نەوت و غازە مەبەستی ئەو لەمە ئەوەیە کە ئەم مەسەلەیە پەیوەستە بە بەرژەوەندی ئەوانەوە نەک پەرژەوەندی میلەتێکەوە ئەو دەڵێت دەبوایە کاری جدیتر بکرایە بۆ گێڕانەوەی خاکی هەرێمی کوردستان بۆ یەکلایکردنەوەی مەسەلەی پێشمەرگە و دەشێت کێشەی کورد نەبوونی ئەولەویەتە و درکنەکردنە بەوەی کە کۆمەڵێ مەسەلەی گرنگتر هەن دەبێت کاری لەسەر بکرێت نەک مەسەلەیەکی وەکو یاسای نەوت و غاز کە لە ئێستادا لە چاو مادەی 140 یاخود لە چاو مەسەلەی پێشمەرگە گرنگیەکی ئەو تۆی نییە تۆ تا چەند هاوڕایت ئەمە دوا پرسیاری منە. من پێم وایە کاکە یادگار نابێ خۆمان بخەڵەتێنین سەرکردایەتی سیاسی کورد لە کوردستان لە سەرۆکاتی هەرێم و تا دەگاتە شاندەکانیان لە ساڵانی ڕابردوو دەیان سەردانیان کردو شاندی بایەبەرز بە چ بە سەرۆکاتی جەنابی بارزانی و چ جەنابی کاگنێچیرەفان و چ جەنابی دکتۆر بەرهەم و کاکۆسەت و هەموو ئەو بەڕێزانە سەردانیان کردووە هیچیان بە هیچ نەکردووە چونکە دەبێت بزانین ئەو شاندەی لە هەرێمی کوردستان دەڕوات ناگاتە پانتایی قورسایی سەنگی جەنابی مامجەلا کە لە بەغایە ئێمە جەنابی مامجەلا لە بەغایە هەموو شتەکانمان وایلاتەوە ئێتە ئەو شاندە دەڕات چی دەکات من پێم وایە بە سەدان دانیشتنی و گەشتی تری شاندی هەرێمی کوردستان ناتوانن یەک خاڵ لە خاڵەکان جێبەجێکەن من پێم وایە بەشێک لە قسەکانی ئەو پەرلەمانتارە ڕاستە بۆ مۆزوعی نەوت و غازەکەیە و ئەمە پێی دەڵێن بۆ حەسەن و حوسێن بۆ هەریسەکەی من ئومێد دەکەم وازە هەریسەکەت بێنن با قسە لەسەر حەسەن و حوسێنکەین کە دەستکەوتەکانی خەڵکی کوردستانە. بەڵێ کاک بەختیار سەعید چاودێری سیاسی لە ستۆدیۆکانی هەولێر لەگەڵمان ئامادە بوو سوپاست دەکەین بینەرانی ئازیز تاوتوێ ئەمڕۆمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم و
لایەنێکی تری گفتوگۆکەمان تایبەت بوو بەو کۆبوونەوەی سەرۆکی هەرێم کە ئەمڕۆ لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا ئەنجامیدا و دوای ئەوەی بڵێن کۆبوونەوەکە کۆتایی هات بڕیار درا کە بەیاننامەیەک دەربکرێت و تایدا هەڵوێستی سەرکردایەتی کورد لەبارەی هەڵوێستەکانی حکوومەتی ناوەند و حکوومەتەکەی مالیکیەوە بخرێتە ڕوو تا تاوتوێیەکی تر و بابەتێکی تری ڕۆژ بەخواتان نسپێرم و هەر شاد بن.